ڕانیە کە بە دەواازەی ڕاپەڕین ناسراوە و مێژووی ئەو ناوبانگەی دەگەڕێتەوە بۆ ڕاپەڕینی ساڵی 1991 کە لەم شارۆچکەیەوە سەری هەڵدا. مێژووی دروستبوونی ئەم شارۆچکەیە دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی سەدەی 17 و سەر بە ئاماراتی بابان بووە. لەگەڵ دامەزراندنی دەوڵەتی عێراق سەر بە پارێزگای هەولێر بووە. ساڵی 1957 خراوەتە سەر پارێزگای سلێمانی. لە بەشی ڕۆژهەڵات و ناوەڕاستی شاری ڕانیە گەڕەکێک هەیە بە ناوی گەڕەکی قەڵات کە بە کۆنترین گەڕەکی شاری ڕانیە دادەنرێت. لە سەردەمی شێخ مەحموودی حەفید بارگای جێگری حاکمی سیاسی سلێمانی ئینگلیز لە دەربەندی ڕانیە بووە. یەکەم بڵاوکراوە لە ڕانیەدا ساڵی 1942 بە ناوی بڵێسە دەرچووە. ڕووبەری ناوەندی قەزای ڕانیە 8 کیلۆمەتر دووجایە کە دەکاتە 3200 دۆنم. ژمارەی دانیشتوانی ڕانیە بە هەر چوار شارەدەی حاجیاوا و چوار قورنە و سەرکەبکان و سەرچاوە 222730 کەسە. ئەم شارۆچکەیە لە سەرەتادا تەنیا گەڕەکێکی هەبووە بە ناوی قەڵات، بەڵام ئێستا زیاتر لە 21 گەڕەک لە شارەوانی ئەو شارە تۆمارکراون. ڕانیە ئێستا ئیدارێکی سربەخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە و 47 بەڕێوەبەرایەتی و یەکەی کارگێڕی لەو شارۆچکەیە هەن. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و جوانی سروشت و کەش و هەواکەی 4 سەیرەنگەی لە دەڤەری ڕاپەڕین هەن، ئەوانیش کەناری ئاوی دەربەندی ڕانیە، لای گردە دێمە، سەیرانگای بێتواتە، گوندەکانی ناوچەی دۆڵی شاورێ و ئاکۆیەتی. بەپێی نەخشەی شارۆچکەی ڕانیە 6 پارک و 8 بازار لە شارۆچکەکە هەن و قەیسەری نەقیب کۆنترینیانە. شارۆچکەی ڕانیە یان دەواازەی ڕاپەڕین لە ڕووی خوێندن و زانستیشەوە شارێکی دانەبراوە لە پێشکەوتن و مۆدێرنەکان. بە جۆرێک 5 پەیمانگا و 46 قوتابخانە لە ناوەندی ئەو شارۆچکەیە هەن و لە ساڵی 2010ەوە زانکۆیەک بە ناوی زانکۆی ڕاپەڕین لە ڕانیە دامەزران. بە هەمان شێوە 7 نەخۆشخانە و 13 بنکەی تەندروستی و 59 مزگەوت لە شارۆچکەی ڕانیە هەن و خراونەتە خزمەتی هاوڵاتیان. ڕانیە ئەو شارۆچکەی هاوشان بە بوارەکانی دیکە لە بواری وەرزشیش پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە. بە شێوەیەک ئێستا 8 یاریگا و دەیان ناوەند و هۆڵی وەرزشی لەو شارە هەن. ڕۆژی 5/1991 29 ساڵ لەمەوبەر دانیشتوانی ڕانیە دژی ڕژێمی بەعەز ڕاپەڕین و دام و دەستگاکانی ئەو ڕژێمەیان لەو شارەوە دەرنا. توانیان بە ڕاپەڕینێکی جەماوەری و بە خوێنی دەیان شەهید دەسەڵاتی ڕژێمی بەعەز لەو شارە کۆتایی پێبێنن. دواتر ڕاپەڕینی جەماوەری و ڕاپەڕینی هەموو شارەکانی باشووری کوردستانی کردەوە و توانرا حکوومەتی بەعەز کۆتایی پێبهێنرێت و کورد ببێتە خاوەنی پەرلەمان و حکوومەتی خۆماڵی. بەو پێی بۆ یەکەم جار ڕاپەڕین لە ڕانیەوە دەستی پێکرد لەلایەن پەرلەمانی کوردستانەوە نازناوی دەواازەی ڕاپەڕینی پێبەخشرا. هاژە غەفور، کوردستان 24.